بەڕێزان لەسەرم بابەتە ڕاستی حەمامین پێمنێری پێم وەردەگرم ڕاستی سڵاوت لێبێ زانیاریەکانی تۆچین لەسەر ئەم کۆنفرانسە ئامانجی سەرەکی چییە لە بەستنی ئەم کۆنفرانسە؟ باڵێکا کارزان سڵاو لێ و لابینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە لە ئێستادا کۆبوونەوەکە دەستی پێکردووە کۆبوونەوەکە بە سەرپەرشتی بەڕێزە باڵەوە بەکرد پارێزگای سلێمانی بەڕێوەبەرادە گشتەکانی وەبەرهێنان هەروەها سەرۆکی دەستەی وەبەرهێنان سەرجەم ئەوانی کە وەبەرهێنە دیارەکانن لێرە ئامادەن و خۆتانزان لە ماوەی ڕابردوودا بەهۆی قێرانیدارەوە وەبەرهێنان لە سلێمانیا بە شێوەیەکی زۆر بەرچاو ڕاوەستاوە وەبەرهێنان زیانێکی زۆری بەرکەوت ئەمڕۆ کۆنفرانس بۆیە چۆن بەرهێنا ببوژێنەوە لە پارێزگای سلێمانیدا بووبن بۆ قسەکردنی زیاتر لەسەر کۆنفرانسکەمەوە میوانداری بەڕێز مەلایاسی وتەبێژی دەستەی وەبەرهێنەرانەکەم کامەلایاسی سڵاو لێبێ سوازم دەرفەتە کۆبوونەوەکە جێژ دەبەرێ ئەمە پێیان بڵێ کۆبوونەوەکە ئەمڕۆتان ئامانجی چییە و بەتەمام بە چ ئەنجامی بکەن؟ بەڵێ سوپاسدانەکەین دیارە ئەو کۆبوونەوەکی گرنگە بۆ یەکەم جارە سەرۆکی دەستەی وەبەرهێنانی کابینەی نوێی حکوومەت کە دەست بەکار بۆ بێتە سنووری پارێزگای سلێمانی و یەکەم پارێزگای سلێمانی هەڵبژاردووە چونکە سلێمانی خۆی بە خۆی خاوەنی مقاوماتێکی بەهێزی استثمارە ئێمە گەردمانی گۆڕانکاری گەورە لە ئابووری هەرێمی کوردستان بکەینە بێ لە سنووری پارێزگای سلێمانی و دەست بکەین چونکە پیشەسازی عێراق لە 130 کەوتوتە ئەم پارێزگا و هەروەها لە داهاتوە بۆ گەشەکردنی پیشەسازی و گەشت و گوزار بە تایبەتی و هەروەها کشت و کاڵش لە دەشتی شارە زۆر و ناوچەکانی تر ئەبێ پشت بە سلێمانی بەستین سلێمانی ناوچەیەکی زۆر گرنگە بە پێی هەڵکەوتەی جۆغرافیەکەی ئێمە لە ماوەی ڕابردووە نزیکەی 13 ملیار دۆلار وەبەرهێنانمان لەم شارەیە کردووە کە هەندێک پرۆژەی تیا پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی لە عێراقا دەنگی داوەتەوانێ ئێمە پرۆژەی پیشەسازیەکانی هەرێمی کوردستان بە گشتی و سنووری پارێزگای سلێمانی چونە ڕیزبەندی پرۆژەکانی جیهانەوانێ بۆیە ئەمڕۆ سەرۆکی دەستەی وەبەرهێنان گوێگرێ بۆ وەبەرهێنەرەکان و دەختیشی خستنە سەر ئەو خاڵ و ڕێگرانەی کە ڕێگرن لە بەردەمی گەشەی ئابووری بە گشتی وارووا وەبەرهێنان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی بەڕاستی لە تا ناشێرانەوە 4 ساڵ وەبەرهێنان پاشەکشەی گەورەی کردووە هۆکارەکانیشی زۆر ئاسانە ئێمە ئەمڕۆ تیشکە خەین و هەروەها خاڵە خەین نوقتا خەینە سەر ئەو خاڵانەی کە ڕێگرن لە بەردەمی دەستپێکردنەوەی وەبەرهێنانە بە تایبەتی وەبەرهێنانی کە بەرژەوەندی گشتی تایە کە بەرژەوەندی ئابووری تایە بەڕاستی ئێمە ئەمانەیە لێرەوانە جارێکی تر هەوڵێکی جدی بین بۆ ئەوی وەبەرهێنان دەست پێ بکاتەوە ئێمە لە ساڵی 2013 زیاتر لە 13 ملیار دۆلار وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کرا بەڵام 14 15 16 حەڤە بەهۆی قەرانی داراییەوە پاشەکشەی گەورەمان کردووە ئێستا هەرێمی کوردستان و عێراق ڕووی ناوەتە قۆناغی نوێەوە قۆناغی دوای شەڕی داعش قۆناغی دوای قەرانی داراییە هەرێمی کوردستان ئێستا قۆناغی دوای ئەوەی گفتوگۆکاری لەگەڵ عێراق و حکوومەتی فیدراڵ ئەگاتە ئومێدێک هەیە کە ساڵی ئایندا دۆخی ئابووری هەرێمی کوردستان باش بێت بۆی کە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە تایبەت سنووری پارێزگای سلێمانی باشتر بێت. بەڵێ هاوکارمە پرسێت لە ڕابردووە بڵێن جیاوازی زۆر کرا لە نێوان سلێمانی و هەولێرە بەڵێ چەندین جار بە ئامار بە تاتا باستان ئەم جیاوازیەکە کە لە نێوان سلێمانی و هەولێرە هاتلێت هیچ ئومێدێک هەیە لە 4 ساڵی ئایندا لەم کابینە نوێدا ئەم جیاوازەکەم بکرێتەوە هیچ نەبێت؟ یەکێ لەو خاڵانەیە ئێمە ئەمانەی قسەی لەگەڵ بکەین لەسەرکەین ئەمڕۆ ئەوەیە بەڕاستی عدالەتێکی واقعی لە وەبەرهێنانی هەرێمی کوردستان بێتە دی نەخشە ڕێگای وەبەرهێنان لە هەرێمی کوردستانەوە خۆی جێبەجێ بکرێ بابەتی حیزبایەتی وەلا بنین سێرێکی مەناخی شارەکان بکەین بزانێکین ئەو شارانە پێویستیان بە چ وەبەرهێنانێکە ئێمە بەڵێ بە دڵنیاوانێ لە ماوەی ڕابردووە سنووری پارێزگای سلێمانی تۆزێ خۆی بە مەغدوورە زانیە بە تایبەتی لە دواکەوتنی لە هەندێک پرۆژەی گرنگی خزمەتگوزاری کە پرۆژە خزمەتگوزاریەکان خۆیان خزمەت بە وەبەرهێنانەکەن و لەلایەکی تریشەوە لە هەندێک پرۆژەی گرنگی تری استراتیژیکە لە هەرێمی کوردستان و سنووری پارێزگای سلێمانی ئەبووە بەدی بەهاتایە بەدینێنانی ئەمانە بەم کۆبوونەوە بە تەواوەتی ناتوانم بڵێم هەموو گرفتەکان چارەسەرەکەین چونکە بڕیاریشە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیەکی گرنگتر ئەنجام بدرێت لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها وەزیرە پەیوەندیدارەکانی تایبەت بە بواری ئابووری. ئێوە ئەمڕۆ داوای سەرەکیتان چییە بێت لە بەڕێ سەرۆکی دەستەی وەبەرهێنان؟ یەکەم شت ئەوەیە ئەمانەیە ڕۆتین نەمێنێ دەسەڵاتەکان ڕێک بخرێتەوانێت لە سنووری پارێزگای سلێمانی هەماهەنگی دروستکرێت لە بینی ڕێکخراوەکانی کەرتی تایبەت و لە بینی وەبەرهێنانە وهەروەها ئێمە ئەمانەیە لێرە نای شارینەوانێ داوا بکەین لیستی ئەو پرۆژانەی کە لە ماوەی ڕابردووە بەهۆی قەیرانی دارایی و وەستاوە و هەڵوەشێنراوەتەوە بە شێوازێکی دادپەروەرانە بکەوێتەوە گەڕ و چەندین پرۆژەی تر هەیە کە ئێستانە بێشی بۆ بکرێت لە هەولێر و بەهۆی دواکەوتنی پێکهێنانی حکومەت دواکەوتووە ئەمانەوە بخێنە گەڕ. سپاس بۆ ڕێز مەلایاسی وتەبێژێکی وەبەرهێنەر ئەمە زانیاریەکانی لە ئێمە بوون. سپاس بۆ زانیاریەکانی تۆش ڕاستی